لە ڕۆی دەرونیەوە باز لە سایکۆلۆژیای بەساڵاتچوان دەکەین کەسێک دەچێتە قۆناغی بەساڵاتچوانەوە چی بەسەر تەندروستی و دەرونی دادێت لە ڕووە دەرونیەکەمە باز لە بەس قۆناغەکانی تێپەڕبوونی بەساڵاتچوان دەکەین و چی بەسەرباری سۆزاری دادێ بۆمە بەسەر میوانداری دکتۆر دانیال سعدیمان کردووە پسپۆری تەندروستی دەرونیە دکتۆر بەیانی باش دکتۆر بەخێراتی زۆر سپاس مەمنون. سەرەتا دەمەوێت بۆ دەست پێ بکەم کەسێک کە دەچێتە قۆناغی بەساڵاتچوونەوە ئەو گۆڕانکاریانە چین بەسەر سایکۆلۆژیای دادێت؟ کۆمەڵێک گۆڕانکاری هەیە کە تایبەتە بە ئەو تەمەنەوە هەڵبەتە ئێمە پلەبەندیەکمان هەیە بۆ تەمەنی کەسەکان کە بەساڵاتچوونیش یەکێکە لە قۆناغەکان بەڵام بەداخەوە کەسی بەساڵاتچووە ئەزانێت کە ئەمە کۆتایی ژیانە کە ئەمە ئیتر تەواو ئەبێت یان وا مامەڵی لەگەڵا ئەکرێت هەنێ جار ئەو حاڵەتە دەرونی کە لەگەڵ بەساڵاتچوونە دروست ئەبێتەوە ئەکا لە کەسەکە کە جۆرێک لە تووڕەبوون و بێزاربوون لە ژیان بۆی دروست ببێت ئەمەش سلەوانەیە سەرکێشە بۆ شتی تر بەڵام ئەگەر بۆی ڕوون کرێتەوە کە ئەمە یەکێکە لە قۆناغەکانی ژیان وەکو چۆن قۆناغی مناڵی هەیە قۆناغی هەرزەکاری هەیە قۆناغی گەنجی هەیە قۆناغی تەمەنی ناوەند هەیە کە ئەمە پلەبەندیەکە و لە یونیسف کردوێتی کە ئەمە پلەبەندیەکە کە لە ینی WHO کردوێتی کە منظەمەی سەحی عالەمی ئەمەش یەکێکە لە پلەکانێکێکە لە قۆناغەکانی ژیان کۆمەڵە گۆڕانکاری خۆی لەگەڵایە چۆن سەیری تەمەنی مناڵی کە خانەکان بە تەواوی پێنەگەشتون اینجا وردە وردە پێ ئەگەن جارێک کە بە تەواوی ئیش ئەکەن و مەسەن کەسەکە کار و کاسبی خۆی ئەکات و ژیان و زیندگی خۆیەکە جارێکە خانەکان دەسەکەنەوە بە وەکو چۆن لە دابەزین وەکو چۆن باز لە پلەکانی مناڵ ئەکرێت کە لە پێشان ضعفێکە اینجا قووەیەکە اینجا ضعفێکی کەیە بەم شێوەیە ئەو گۆڕانکاریە دەرونیانە کە دێن بەسەر کەسەکەیە کەسێک کە تەمەنی هەبێ ئێمە عادەتەن ئەو پلەبەندی کە هەمانە ئەو کەسانە کە پیان ئەڵین بە تەمەن کە لە سەر و 64 ساڵەوە بێت ئەو پلەبەندی کە هەیە ئێستا لە سەر و 64 ساڵەوە بێت هەندێک جارە بینین کەسانێک تەمەنیان 30 ساڵە 32 ساڵێڵێ من تاو پیر بووم توانای هەنێشتم نەماوە تەمەنی هەنێشتم نەماوە ئەوە تێڕوانینی خۆیەتی پێرسەپشنی خۆیەتی بۆ خۆی ئەگینا ئەو تەصنیف و کلاسیفیکیشنە عالەمی کە هەیە بۆ کەسانی بەتەمەن ئەبەم شێوەیە خانە دەست ئەکا بە گۆڕانکاری بەرەو پوکانەوە بڵین لە دوای 50 ساڵەوە ئەوش بە ڕێژەیەکی زۆر کەم لە دوای 64 ساڵ و 65 ساڵەوە کەسەکەدا ئەندرێک کە پێی خستوتە قۆناغی بەتەمەن ئەو قۆناغی کە خۆمان پێ ئەڵین پیرەتی لەو قۆناغە بە دواوە دەست پێ ئەکات ئەوش ئەبێ وا کەسەکان تێبگەێنین کە ئەمە نەخێر قۆناغێکە هەنێ جار ئەم حاڵەتە لەوە دەست پێ ئەکات کە کەسێک سەیری خۆی ئەکا بەرهەمهێن بووە دەمڕازی عەشرەتێک بووە مەسەلەن قسەزان بووە مدیری دایرەیەک بووە لە شوێنێکە کار و کاسبێکی زۆر باشیە بۆ بەڵام ئێستا سەیرەکی ئەوانە هیچی نەماوە بەرەو ئەوە ئەڕوا چواردەوری زۆر قەرەباڵەوە بەرەو ئەوە ئەڕوا کە وەکو چۆن لەی گۆشەگیرن مناڵ پێگەشتن هەرێکێک ئەڕوا بەلایەکە ئیش ئەکا هەروەکە ئەڕوا ئەرتە شوێنێک هەرێکە ئەڕوا بۆ وڵاتێک هەروەکە ئەڕوا بۆ شارێک بۆ دائیرەیەک لەبەرەوە سێرەکە چواردەوری چۆڵ بووە ئەمە دوو ئەم خاڵانە بێجگە لە کۆمەڵێک گۆڕانکاری فسیۆلۆجی کە بەسەر خانەکانی لەشیایەن خانەکان دەست ئەکەن بە کەم بە پوکانەوە بە تایبەتی خانەکانی مێشک کە ئەمە یەکەم خانن کە دەست ئەکەن بە پوکانەوە توانین بڵین نیسبەتی کۆلاجین کەمە بێتەوە وەکو چۆن لەی ینی چەمانە و کۆمانەوە خەریکە وردە وردە دەست پێ ئەکات ئەو شلەمەنیە زۆرەی کە هەیە بە دەوری خانەکان و بە تایبەتی ئێسکەکان و ئێسقانەکانی ئەم کەسە کەمە بێتەوە ئەم سێ هۆکارە کە باسمان کردن وا ئەکەن کە گۆڕانکاری دەرونیش لەگەڵ خۆیان بێنێتە ناوە دکتۆرێک و ئاماژ و پێدا کەسێک کە لە ڕابردوودا بیرەکاتەوە کۆمەڵێک بەرهەمی ئەنجامداوە بەڵام لە ئێستادا توانای ئەوەی نییە ئەمە ژوای لێکە پەلکێشی بکە بۆ تەنهایی و تووشی خەمۆکی بێت لە ڕووی دەرونیەوە کە بە باوترین کێشەکانی بەساڵاتچوان پێناسە کراوە لە ڕووی سایکۆلۆژی دەکرێت باسیێمان بۆ بکەین نەخۆشیە دەرونیەکان یان بڵین حاڵەتە دەرونیەکان کە تایبەتن بە کەسانی بەساڵاتچۆ
بەس تەنها بریتی نییە لە خەمۆکی. ئەلبەتە خەمۆکیەکێکە لە ئیزعاجترین و زۆرترین نەخۆشیە دەرونیەکان کە لە کاتی بە ساڵاچوونا هەیە، بەڵام کۆمەڵێک نەخۆشی تریشمان هەیە. بەس تەنها بریتینە بێگومان کۆمەڵێک نەخۆشیە، بەڵام خەمۆکی دیارترینیانە و زۆرترینیانە و ناڕەحەتترینیانە. کۆمەڵی نەخۆشی تری دەرونیمان هەیە، بەڵام ئەگەر ئێمە بین شیکاریەک بۆ ئەوە بکەین بۆچی خەمۆکی پیا بێت بە بۆنەی ئەو سێخاڵەوە کە باسمان کرد لە بیدایەتە. ئەگینا قەلەقیمان هەیە، ئەوەی کە پێوتە ئەنگزایەتی، ئەگینا گۆشەگیربوونمان هەیە. ئایا گۆشەگیربوونێک بە بۆنەی ئەوەی کە واقعەکە وای لێ ئەکا کە گۆشەگیر بێت یان نە خۆی هەستەکە کە کەسێکی بەرهەمهێن نییە وەکو جاران، هەستەکە کە ئەو سوڵتە و دەسەڵات و قودرەت و قووەتەی جارانی نەماوە خۆی گۆشەگیرەکان دەسەکا بە نووسینەوەی یادگاریەکانی، دەسەکا بە لێگانەوەی یادگاریەکانی، دەسەکە بە وتنەوەی یادگاریەکانی. هەندێک جار وای لێ دەسەکا بە تاوانبارکردنی چواردەوری کەسی بە ساڵاچوو، هەندێک جار وای لەیە کەس دەسەکا بە تاوان ئەگەر ئەوە نەبووە ئەوە بوو خەتای ئەوەیە من وام لێ بەسەر هات ئەمانە ئەڵێتەوە. ینی گۆشەگیری کە یەکێکە لە نیشانەکان، بەڵام لە کەسانی بە تەمەنادا ئەندێ بە نیشانەیەکی زۆر گەورە کە گۆشەگیریەوە ئەکا کەسەکە بەرەو خەمۆکیش بڕوە. هەندێک جار گۆشەگیریەوە ئەکا لە کەسەکە کە هەنێ جار حاڵەتی زوهانی بۆ دروست بێت، ئەوەی کە پێ ئەوترێت سایکۆسس یا زوهان یان دابڕان لە واقع، مێشکی لێگانەوەی واقع ناکە. نەخۆشیەکی تر کە زۆر باوە لە کەسانی بە تەمەنا، ئەویش بریتە لە نەخۆشی پوکانەوەی مێشک یان خاڵەفاوی، یان ئەوەی کە لە ناو خەڵکا بە شێوەیەکی گشتی پێ ئەوترێت نەخۆشی ئەڵزهایمەر یان زەهایمەر یان ئەوە سەر ئەوە دکتۆر بەوردی باسی زەهایمەرەکەین. بەڵام هەندێک جار دەبینین لە قۆناغێکی بە ساڵاچووندا دەبینین کەسەکان وهمی ئەویان لا دروست دەبێ من وا ئەمرم، ئەو مەلیکل مەوتە، ناتوانن لە تاریکی ئەترسن، ناتوانن بە شەوان بخەون، ترسێکیان بە بەردەوامی لە مردن هەیە. ئەم حاڵەتە چییە؟ دەتوانانی باسیێنوان بۆ بکەیت؟ ئەمەش هەر تەنها بریتە لە نیشانەکانی خەمۆکی کە باست کرد، یان نیشانەکانی قەلەقی تاوەقوعکردنی ناخۆشترین یا خراپترین یان شتی خراپە، ئەم پێناسی قەلەقیە. نیشانەکانی خەمۆکی وەکو مەسەرەن دڵتەنگی، وەکو مەسەرەن جاری وایە حەز لە مردنکردن، کە ئەوەشمان بیر نەچێت کە ڕێژەی خۆکوشتن لە کەسانی بەتەمەنە لە وڵاتان لە لای خۆمان تا ئێستا بەحسێکی دەقیقمان نییە بۆ ئەمە، بەڵام لە وڵاتان ڕێژەی خۆکوشتن خۆ لە ناوبردن لە پیرا زیاترە، لە بەتەمەنا زیاترە تاوەکو ڕێژەکەی لە گەنجە. ئەوش ئەگەڕێتەوە بۆ خۆکارانی کە باسمانکردن و زیادبوونی نەخۆشی خەمۆکی و زیادبوونی گۆشەگیری و یەکێک لە نیشانەکانی خەمۆکی لە پیرێتیا ئەوەیە کە حەز لە مردنکردنە و ئەگەر قەلەقی هەبوو کەسەکە ترسان لە مردنە، ئەوە جیاوازی بکەین لە بین ئەو دووشتەیە. و کۆمەڵێک نیشانەی تری وەکو تێکچوونی خەو، وەکو تێکچوونی مەسەرەن توانە و تاقە، دائیمەن هەست بە بێهێزی ئەکات، هەست بە بێتاقەتی ئەکات، هەست بە مەسەن گۆشەگیری ئەکات. ئەگەر چواردەوریشی زۆر قەرەباڵغ بێت حەز لە گۆشەگیری ئەکات، حەز ناکە چواردەوری زۆر قەرەباڵغ بێت. یعنی وا هەستەکە کە ئیتر وەکو چۆن لێ ئۆرگانەکانی خانەکانی وردە دەسەکەن بە تەواوبوون. ئەم نیشانانی خەمۆکیە واعکا لە کەسەکە کە ئەو هەستەی کە جەنابەت وتە بۆی دروست بێت. زۆر باشە. بیرەوەری یاخود توانای فێربوون بێگومان کە کەسێک دەچێت تەمەنەوەی تر بیر لەوە دەکاتەوە ئەو کەسە گەنجەی جاران نییە کە بۆ نمونە هەرچێکی ویست فێر دەبوو، مێشک لەو قۆناغی تەمەندا دەوەستێ یاخود لە ڕووی فێربوونەوە کەم دەبێتەوە. ئەمە بۆ چ حاڵەتێکی دەرونی پەلکێشی دەکات؟ ملاحەزەیەکی زۆر جوانە ئەوە دابەزینی توانای فێربوون و کەمبوونەوەی توانای فێربوون ئەوژەیەکی ترە لە نیشانەکان کە لە کاتی بەتەمەن ینی کە ئینسان چوو بە تەمەنە بە تایبەتی کە پێی خستە مەرحەلەی قۆناغی پیرێتیەوە ئەو نیشانانش دروست ئەبن. یعنی ئەگەر لە گەنجێتیە توانی بێتی یەک جار شتێک و ترابی یەکسەر لە بەریکە، لە پیرێتیا لەوانەیە پێویستی بە 4 جار بە 5 جار هەیە، توانای ئیستیعابی زەعیفە بێت و توانای لەبەرکردنی زەعیفە بێت و توانای وەرگرتنی معلوماتەکانی زەعیفە بێتەوە، زۆر بە ئاسانی شتەکانی بیرەچێتەوە، شتە بە تایبەتی شتە نزیکەکان
ئاسانتر ئەتوانی وەریان بگرێت وەکو کاتی خۆی نییە مەسەرەن کە توانیوێتی ئەڵێ شتێک وتراوە یەک ڕقم تەلەفۆن وتراوە یەکسەر لەبەرم کردو لەم سەر بۆ سەر شتێک وتراوە یەکسەر زانیم ئیخبار خوێنراوەەوە هەمووی بەس ئێستا وڵا ئەو قدرەت و توانام نەماوە ڕقمی تەلەفۆنم پێ لەبەر ناکرێ بەخوا جاری وا هەیە ئەخبار ئەخوێنێتەوە هیچیم بیر نامێنە جاری وایە شتێک ئەخوێنمەوە لە کتێبێکە زۆر بە هۆش و خۆش و خۆش و هینێکەوە ئەی خوێنمەوە بەڵام دوایە کە کتێبەکە داقم یەکسەر هیچم لەبیر نامێنێت ئەم توانایش توانای لەبەرکردن و توانای وەرگرتن و توانای ئیسیعاب لە کاتی بەتەمەن بوونا و لە کاتی پیرێتیا وردە وردە ئیتر ئەویش یەکێکە ترە لە ئەو شتانی کە دابەزێت. دکتۆر دەمێ بزانم ئەم گۆڕانکاریە دەروونانی کە لە سەرەتای گفتوگۆکانمانەوە باسی دەکەی زیاتر لە چ ڕەگەزێکدا دەردەکەوێت بۆ نمونام چرجبوونی ڕوخسار گۆڕانی جستا گۆڕانی شێواز تاقە و توانای تاک زیاتر لە خانماندا کاریگەری لەسەر سایکۆلۆژیای دروست دەکات یاخود لە پیاواندا ئەگەر وەکو سایکۆلۆژیا باسی کەین ئەمە بابەتێک وەکو جەستەش باسی کەین ئەمەش بابەتێکی ترە حتمما دیارە من مەبەستمەوە کە خەمەخواڵێ دەموچاوم جوانەکە جارانم تێگەشتم وازەحە حتمما مەسەن خانمان زیاتر ئێتیمامیان ناوە بە پاراستنی گەنجێتی و پێست و چرجبوون و لۆجبوون و نازانم قژ و ینی ئەم شتانەی خۆیان حتمما پیاوان کەمتر ئێتیمان بە ئەم ناحەیەن و زیاتر ئیشە قورسەکانیان کردو ئەنجامیان ناوە و شەونخونیان کێشا و کە شعرێکی شێخی سعدی هەیە لەم کاتا کە ینی خۆشە ئینسان بێڵێت کە باز لەوەکە دەرجیهان ئینقەد ڕەنج کەشیدەم هەنوو سیر شودەم هەرچەند بە سوورەت جوانم لاکیم پیر شودەم لە جیهانە ئەوەنە لە ژیانە لە گیانە ئەوەنە ڕەنجم کێشا تێرم خوال لە ڕەنج کێشان هەرچەند بە تەمەن گەنجم بەڵام پیرم خۆی لە ئەسڵا پیر بووم هەرچەند بە تەمەنیش گەنجم ئەمەش دەلال لەوە ئەکا کە عادەتەن پیاوەکان کەمتر ئێتیمان بە ناحی پێست و چرچ و لۆجبوون و ئەم ناوەشتانیان با ئێمە زۆر نەچینە سەر ناحی جەستەیی زۆر باز لە دەروون بکەین ئایا گۆڕانکاریە دەروونیەکان فەرقیان هەیە لە بینی پیاوان و ژنانە لە کاتی بەتەمەن بوونا ئەو فەرقی کە شایەن بێ بوترێت ئەوەیە کە پیاوان بەداخەوە زووتر ئەڕۆنە مەرحەلەی بەداخەوە بۆ ئێمە بۆ ئێوەنا کە ئەڕۆنە مەرحەلەی ئەوەی کە تووشی لەبیرچوونەوە و تووشی نیشانە دەرونیەکانی پیربوون بن کە باسمان کردن کە بەداخەوە ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕەنجێکی زۆریان ناوە شەونخونیەکی زۆریان کێشاوە لە ژیانە زۆر هیلاک بوون لە گەنجێتیان زۆر هیلاک بوون کەمتر ئێتیمامیان بە سەحەتی خۆی و لایەنی دەرونی خۆیانیان ناوە ئیتر بۆیە زووتر سەیرەکەی نیشانەی پیریان تیا دەرەکەوێت وەک لە ژنان هەرچەنە ئێستا ژیان بەرەو ئەوە ئەڕوان نیسبەتی پیر زۆر زیاد بکە جاران کە معدەلی عمر لە بیدایەتی شەستەکانە بوو حتا لە عێراقیشا بەو هەموو نەهامەتی و شەڕ و شۆڕ و بەزم و ڕزمەوە کە لە عێراقیشا هەبوو لە وڵاتانی تریشە ئێستا سیرەکەی معدەلی عمر زیایی کردوە لە وڵاتێکی و یابان لە هەشتاکانە خەڵک ئەمرێت ئێستا ینی زۆر فەرقی کردو نزیکی 1970 ساڵ بووەتەوە لە شوێنانی تریژە بە هەمان شێوە جاران معدەلی عمر زۆر لەمە کەمتر بوو خەڵک زۆر بە نادیری 75 ساڵی تێپەڕە کرد ئێستا زۆربەی زۆری 75 ساڵ تێپەڕەکات بەلەبەرەوە معدەلی عمر فەرقی کردووە لەبەر ئەوش ئەگەڕێتەوە بۆ ئەو گۆڕانکاریانی کە لە ئیشکردنە ئەو گۆڕانکاریانی کە لە خواردنە ئەو گۆڕانکارێکە لە سەحەتە یعنی خەڵکی کە نەخۆشیەکی هەبێ بەدەم سەحەتی خۆیەوە ئەڕوا بەدەم تەندروستی خۆیەوە ڕوا کە جاران ئەوە نەبوو بۆیە سێرەکەی زووتر خەڵک لە ناوەچوو خەڵک ئەمرد چەنەها هۆکاری ترمان هەیە ئەمەی کە مهمە باسی کەم لەوەی کە وردە خەریکە کۆمەڵگاکان بەرەو پیربوون ئەڕۆن نسبەتی پیریان زۆزیزیا ئەبێت بۆیە سیرەکەی زۆر کۆمەڵگا هەیە هاواری لێ هەڵساوە ئەڵێ ڕجاءن وەچە بخەنەوە خەریکە بە تەواوی کۆمەڵگاکەمان پیر ئەبێت و خەریکە بەرەو پیربوون ئەڕوا مەسەن کۆمەڵگایەکی وەکو یابان وەکو چەند شوێنێکی ئەوروپا وەکو حتا مەسەن سینیش نسبەتی گەنج و مناڵ زۆر کەم خەریکە کەمە بێتەوە
باشە دکتۆر با باس لەلایەنی سۆزداری بکەین لە کەسانی بە ساڵاتچوودا زۆر جار دەڵێن کە کەسێک مرۆڤ کە دەچێتە تەمەنەوە دڵی منداڵ دەبێتەوە ئایا ئەو گۆڕانکاریە سۆزاریانە چین لە کەسانی بە تەمەندا دووچاری دەبێتەوە ئەویش یەکێکە لە تێبینیە جوانەکان کە زۆر مهمە باسی بکرێت کە لایەنی عاتفی و لایەنی سۆزداری کەسی بە تەمەن زۆر ئەگۆڕێت وەکو چۆن خانەکان گۆڕانکارییان بەسەرایەت وتمان لە زۆعفێکەوە لە زعیفیەکەوە لە سەرەتای مناڵیە ئەڕوا بەرەو قووەت ئەڕوا بەرەو هێز جارێکی تردا ئەبێزێتەوە خانەکان بە هەمان شێوە لایەنی سۆزداری گۆڕانکاری بەسەرایەت بەم شێوە کێرڤەکە باسیەکەی مناڵێک سیرەکەی لەوانەیە لە ئابەیەکی لێبسەنی دەستکا بە گریان زۆر زوو فریشۆڵدی بەرگەگرتنی ڕووداوەکانی زۆر زعیفە گەنجێک زۆر ئاساییە بەلایە ئەگەر زەرەرێکی زۆر گەورەش بکڵێ تعویزیەکە مجارێک بە هەمان شێوە کەسانی پیریش جاری وایە بە بەسیترین شت ئاوا بەو شێوەیە چۆن مناڵەکە فریشۆڵد ینی بەرگەگرتنی شتێکی خراپ کە بەسەریایەت زۆر کەمە بێتەوە بە بەسیترین شت دەستەکە بە گریان و قینە ئەکات و دوورەکەوێتەوە نانەکەی ناخوا پیریش بە هەمان شێوە وای لێ فریشۆڵدی بەرگەگرتنی خەم و خەفەت و نەخۆشی و نەهامەت و نەبوونی و لێسەندن و مەسەلەن ئەمانەی زۆر ناسکە بێتەوە لەوانەیە بە قسەیەکی زۆر بەسیت کە مەبەستیش ئەو نەبووە قین بکە نان نەخوا دوورکەوێتەوە گۆشە گیر بێ ئینعیزال بکات بە تەواوەتی عینەن شێوەی مناڵەکەی لێتەوە لە ناحی ئیمۆشن لە ناحی سۆزداریەوە ناحی سۆزداری کەسەکان چونکە ئیتر مەجای زۆر ئەبێت کە یادگاری کۆنەکان بڵێتەوە مەجای زۆر ئەبێت کە خەڵکانی چواردەور بە مۆزەف و بە ئەندامانی خێزانەکەی خۆی کە زعیفترین شت لە خێزانەکەی خۆیان هاوسەرەکەی خۆیەتی دائیمەن تاوانبارێکە دائیمەن تاوانبارێکە خەتای تۆ بوو تۆ وانکرد تۆ ئەمە کرد تۆ خەتای تۆ بوو وانە باید ئەمە وای لێ ئەکات کە لایەنی سۆزداریشی بە هەمان شێوە دابەزێتە خوارەوە زۆر باشە دکتۆر قۆناغێکی کە قۆناغی خانە نشین بوونە کاتێک کەسانێک تەمەنیان هەڵدەکشێت لە قۆناغێکدا خانە نشین دەکرێن هەندێک جار لەبەر بژێوی ژیان نییە بەڵام کەسەکە خۆی دەڵێ من نامەوێت لەسەر کارکردن بۆستم دەچم کارێکی تر دەکەم هەر کارێکی دیکە بەدەیکەم نامەوێت بگەڕێمەوە ماڵە و چۆن ئەڵێی لە کارکردن بۆستێت لە تەمەنەکەیدا ئەمە ئەو هەستە منداڵبوونەیە کە لە ناخیدا ئێستا تۆ باسە کرد یاخۆ چی شتێکە چی شتێک وای لێ دەکات یەکێک لەو شتانەی کە زۆر لەو ڕووداوانەی کە زۆر تەئسیر لەلایەنی دەرونی ئینسان ئەکاتە خانەنشین بوونە کۆمەڵێک ڕوودا و تەئسیر لە ینی بە شێوەیەکی گشتی ڕووداوەکان تەئسیری دەرونیان هەیە لەسەر کەسەکان بەڵام کۆمەرە ڕوودا و زیاتر تەئسیریان هەیە لەو ڕووداوانە بە نیسبەتی خانمانەوە شوکردنە جابوونە و تەلاقدانە ئەمانە کاریگەری ئەرێنی و نەرێنیان لە هەموو شتێک زیاترە لەسەر کچ بە نیسبەتی پیاوە فەرقەکات زیابوونی مەعاشەکەیەتی و مەعاشۆرگرتنەوە زۆر کاریگەری ئیجابی هەیە یا مەعاش لێبڕینە زۆر کاریگەری سەربی هەیە یەکێک لەو شتانی کە زۆر تەئسیر لەلایەنی دەرونی کەسەکانە کات خانەنشین بوونە یەکێکی تر لەو بابەتانە یعنی ئەگەر تەصنیف هەیە بۆ ڕووداوەکان کامیان زۆر ئیجابی کامیان زۆر سەربی کاریگەری هەیە یەکێکی تر لەو شتانی کە زۆر تەئسیری هەیە وەکو باسم کرد بریتە لە خانەنشین بوون هەر ئەوەی کە تۆ خانەنشین ئەبیت هەر ئەمە خۆی بۆ خۆی وەکو چۆنڵی کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر دەرونی کەسەکە هەیە چەند ساڵە 40-50 ساڵە خزمەت ئەکا و دەرس ئەڵێتەوە و مامۆستای زانکۆ بووە یا لە دائیرەیەکی تراتەوامی کردو و مدیر بووە یا بەو شێوەوە ئێستا پێڵێن ئەمڕۆ مەیەرەوە بۆدەوە بەیانی مەیەرەوە بۆدەوە ئەمە خۆی بۆ خۆی کاریگەریەکی بتەوێت و نەتەوێت سەلبی زۆری هەیە لەسەر دەرونی کەسەکە خانەنشین بوون لەبەر ئەوە زۆر جار هەیە بۆ تعویزی ئەمە پێویستی بە پارەکەش نییە بەڵام ئیشێک ئەدۆزێتەوە بۆ چونکە ڕاهاتووە لەسەر ئەوەی کە نەکەوێتە ماڵ ڕاهاتووە لەسەر ئەوەی کە تێکەڵاوی خەڵک ببەر ڕاهاتووە لەسەر ئەوەی کە کاری خەڵک بەڕێ بکە ڕاهاتووە لەسەر ئەوەی کە جێبەجێی فەرمانی خەڵکی تر بکە ڕاهاتووە لەسەر ئەمانە ئێستا لە ناکە ئەمە هەمووی قەتع بێت یعنی تعویز بوونەوەی زۆر زەحمەتە
یعنی ئەڕواتە ناو مەرحەلەیە قۆراقێکی دەرونی زۆر ناخۆشەوە کە لەوانەیە بەوە بشکێتەوە کە تووشی خەمۆکی ببێت، بەوە بشکێتەوە کە تووشی قەلەقیەک ببێت کە کۆنتترۆلکردنی زۆر زەحمەت بێتە. بۆیە بڕێک لەمانە ئیشێک یەکسەر ئەدۆزێتەوە پێش ئەوەی خانەنشین بێت، ساڵە 2 ساڵ پێش ئەوەی خانەنشین بێت ئیشێکی تر ئەدۆزێتەوە بۆ خۆی یان ئەبێ بۆی بدۆزرێتەوە. هەنێ جار هەیە مەسەرەن هاوسەرەکان ژنەکە بێ یا پیاوەکە بێت بە کەس و کارەکەی لە کاکە ئیشێکی بۆ بدۆزنەوە لە ماڵ و جەرگی خواردوم بۆ جەرگی خواردوم ئەمە چووکە 40-50 ساڵە ڕاهاتوە لەسەر پۆلیسی ڕاهاتوە لەسەر دائیرەیەک ڕاهاتوە لەسەر ئیشێک ڕاهاتوە لەسەر شێ لەناکە ئێستا ئەوە هیچی نەماوە. ئەو تاقە و توانا و جۆد و قسەکردن و هینا هەر هەمووی ئەهێنێتەوە لە ماڵە، لە ماڵەکەش کێ هەیە هاوسەرەکەی هەیە. باشە لەبەر ئەوە باش وایە ئەو کەسانە مەسەن پێش ئەوەی خانەنشین بکرێن ئیشێک بۆ خۆیان بدۆزنەوە، شوێنێک بۆ خۆیان بدۆزنەوە کە تیان ڕۆژەکەیان بەرنەسەر ئەگەر هەروەکو جارانیش بەرهەمهێن نەبن، ئەگەر هەروەکو جارانیش ئیشکەر نەبن، ئەگەر هەروەکو جارانی مەسەرەن ئیشی خەڵکی ڕایی نەکەن بەڵام ئیشەکە بەرنەسەر. ئیسا من خەڵکێکی زۆر ئەناسم کە خانەنشین بۆ سەرێکی بەباقێک و خۆی مەژغوڵەکان شتێکی زۆر زۆر باشە، خزمەتی دار و درەختەکە، خزمەتی مریشکەکە، خزمەتی کۆترەکە، خزمەتی مەسەرەن ئەوەکە یان ئیشێکی دۆزیوەتۆ لە دائیرەیەکە لە شوێنەکە بە خۆبەخش یان بە خۆبەخشیش نەبێت شوێنێکی پرایڤەتە مەسەرەن سیرەکەی ئیشی تیا ئەکات لەبەر ئەوەی کە ئەو حاڵەتە بەسەریانێت. دکتۆر باباس لە قۆناغی توشبوون با لە بیرچوونەوە بکەن یان زۆر جار کەسەکە لە ماڵێکدا دەژی تەنانەت کەسانی چواردەوریشی ناناسێتەوە، زۆر جار خۆشی ناناسێتەوە. پێویستە منداڵنەوە یاخودە و کەسانی کە لە چواردەوریا دەژین چۆن مامەڵە لەگەڵم کەسانەدا بکەن؟ نەخۆشی خەڵەفاوی کە یەکێکە لە نەخۆشیەکان تقریبا ئەتوانین بڵین تایبەتە بە تەمەنەوە، هەرچەنە نادیرن هەمانە پێش 61 ساڵیش بە کەمی هەمانە پێش 61 ساڵی بەس ئەوانە ئەگەڕێنەوە بۆ چەند نەخۆشی ترمان هەیە کەواکەن لە خانەکانی مێشک ببووکێنەوە یان لەوانەیە بە بۆنی جەڵدەوە بێت، جەڵدەی مێشکەوە بێت. بەڵام بەعام لە دوای 61 ساڵی ئیتر وردە خانەکان دەست ئەکەن بە پوکانەوە کە خانەی مێشکیش پێش هەموو خانەکان دەستەکەن بە پوکانەوە کە خانەکانیش دەستیان کرد بە پوکانەوە. یەکێک لەو شتانی کە زۆر کاری تێ ئەکرێت بریتە لە یادگا یادەوەری زاکیرە لە بیرچوون و لە بیرکردن. ئەو شوێنانە کوێ زۆر تەئسیری لێ ئەکرێت، چ جۆرە یادگەیەک زۆر تەئسیری تێکرێت، کۆمەڵێک یادگەمانە چ جۆرە زاکیرێک زۆر تەئسیری تێکرێت، شتە نزیکەکان ڕووداوە نزیکەکان. کەس یعنی مەسەرەن بۆ نمونە ژنەکەی بیرە چونکە 40-50 ساڵە لەگەڵ یا ئەژیت، بەڵام مناڵەکەی کە مەسەرەن بۆ نمونە 1-2 ساڵە لەدایک بۆ ئەوی بیر نییە، بەڵام وردە گاتە مەرحەلە باوکی ئەویشی بیر نییە کە کوڕی مباشیری خۆیەکە، وردە گاتە مەرحەلەیەک ژنەکەی خۆشی کە 40-50 ساڵە لەگەڵ یاەتی ئەویشی بیر نییە، زاکیرێ گەڕێتەوە بۆ پێش ئەویش سیرەکەی گەڕێتەوە بۆ ئەو سەردەمێک کە خۆی مناڵ بۆتیایە. وردە ینی مەرحەلە یادەوەریەکان لە ناوەچن شتەکان مەسەرەن شتەکانی ئەمڕۆی بیرەچێتەوە، اینجا دوای ئەوە شتەکانی مانگە لەمەوە پێش، اینجا دوای ئەوە بێ بە ساڵێ لەمەوە پێش، اینجا دوای ئەوە بێ بە چەند ساڵێ لەوە پێش وردە ئاوە بەو مەرحەلانە ئەڕۆن. مهم ئەوەیە تۆ نەهێڵیت ئەو پوکانەوە بەردەوام بێت، یعنی شتێک نییە کە تا ئێستا خانەیەکی مێشک بمرێت علم تا ئێستا نەگەشتوتە ئەو ڕادە، هەرچەند محاولات زۆر ئەکرێت و بەحث زۆرە، ینی تەسەووری ناکەی چەندها پارە و ملیارەها دۆلار سەرفەکرێ لە پێناوی ئەوەی کە چی بکەین بۆ ئەوەی کە خانەیەکی مێشک مرد زیینوکەینەوە، بەڵام تا ئێستا هێشتا نەگەشتوونەتە ئەو مەرحەلەیە چەند بەحث هەیە. بەڵام ئیش لەسەر ئەوە ئەکرێت کە خانەکە پوکایەوە نەهێڵین زیاب بکە کە زاکیرەکەی ئەم مانگە بیرچوویەوە نەهێڵین مانگی مەسەن ساڵێک لەمەوە پێشی بیرچێتەوە. ئەمە هەوڵی پزیشکەکانە، ئەمە هەوڵی پزیشکی دەرونی و ئەوانە بۆ ئەوە لەوانەیە ئەو لە بیرچوونەوەش یەکێک بێ لە خاڵەکان چی بکە کەس و کار پێش هەموو شتێ تێبگالەوەی کە ئەمە قۆناغێکە، ئەمە مەرحەلەیەکە، ئەمە بەشێکە لە ژیان نەمەشی لەگەڵایە باشە و ئەبێ
مامەڵە بکەن مامەڵەیەکی دروست بکەن لەگەڵ ئەو کەسانەی کە لە بیرچوونەوەیان هەیە نەک بێت مەسەرەن سەیرەکەی زۆر جار کەس و کاریان بۆ لامان مەسەرەن نەخۆشەکە تووشی ئەم حاڵەتە بۆ تووشی زهایمەر بۆ تووشی خەڵەفاوی بۆ ئەوانیش دکتۆر بەخوا سوێنی بۆ ئۆخین قورئانی بۆ ئۆخین ئەوەی بۆ ئۆخین یعنی جاری وا هەبووە مەسەرەن نەخۆش گومان پێیاکە و حاڵەتی مەسەرەن پوکانەوە خەڵەفاوی و زوهانە وای لێ ئەکات کە گومان پێیاکات ئەڵێ زیمان لێ ئەگرێ ئەڵێ مەسەرەن بۆ نمونە کەسەکە وای کرد فڵان کەس وای کرد خەریک بۆ دوو تایفە بیکەن بە شەڕ لەسەر چی وەڵا ئەم پیاوە وای وت ئەم پیاوە پیاوێکی پیاوانەیە مەلای مزگەوت بۆ قابلە درۆ بکات لە خۆیەوە بە بەگیان وەختێکە لەگەڵی ئەڕووی بابە ئەمە خەڵەفاویە ئەمە پوکانەوەی مێشکە ئەمە بەشێکە لە نەخۆشی زهایمەر ئەمە بەشێکە لە زوهان کە ئەو کەسە تووشی هاتووە ئەم شتەی کە ئێڵێ گومانێک و مێشکی خۆی دروستی ئەکات ئەسلی وەختی ئەمە وەڵای دکتۆر ئۆنیە ئەیتر وەکو چۆن لێ ئاوەیەکی بۆ ئاگرا و هادییانەکەیتەوە سپاس بۆ دکتۆر دانیال سعدی پسپۆڕی تەندروستی دەرونی زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بووی دکتۆر سپاس بۆ زانیارەکان سپاس بۆ خۆشەویستان وچانێکمان دەبێت و دەگەڕێینەوە.